هێشتا شەڕی کۆتایی دژ بە داعش کە پانتاییەکی خاکی کەرکووکی لە ژێر دەستماوە هەڵ نەگیرساوە کەچی پێکەتەکانی شارەکە قسە لەسەر گۆڕانکاریەکانی دوای نەمانی ئەو هێزە دەکەن. ڕێکخراوی ئارابخا بۆ بەڵگەنامەکان پانێڵێک بۆ پێکەتەکانی کەرکووک لە ژێر ناوی کەرکووک مەترسیەکان و دژواریەکانی دوای داعش ڕێک دەخات. بەڕێوەبەری ڕێکخراوەکەش دەڵێت ئامانجمان گەیشتنە بە کەناری ئارامی لە دوای داعش بەلێک تێگەیشتن و گفتوگۆ. ئێمە لە ڕێکخراوی ئارابخا بۆ بەڵگەنامەکان بە هاوکاری لەگەڵ ئینستیتوتی توێژینەوەی نیشتیمانی هەوڵێکە لە چوارچەوەی ئەم پەنێڵە کە ئێمە هەموو پێکهاتەکانی کەرکووک لێرە کۆبکەینەوە بە تایبەتی ئەکادیمیەکان و سیاسیەکان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و ڕۆشنبیران و ڕاگەیاندکاران بۆی لەم هۆڵە بتوانن جۆ لە یەکتری بگرن. ئەمانچی ئێمە ئەوەیە کە ئێمە گفتوگۆ بکەین لە ڕێگای گفتوگۆشەوە لێک تێبگەین کێشەکان دوور لە مزایەداتی سیاسی و دوور لە مجاملاتی یەکتری باسی لێوە بکەین بەجددی گفتوگۆی لەسەر بکەین پەنجە لەسەر خاڵەکان دابنین لەسەر زامەکان دابنین. هیوادارین ئێمە ئەو ئامانجێک کە بۆمان دیاری کردووە کە بتوانین هاوکار بین بۆ گەیشتن بە کەناری ئارام بۆ گەیشتن بە چارەسەر بۆ ئەو کێشانەی کە ئەمڕۆکە کەرکووک سبەینێ ڕوبەڕووی دەبێتەوە بە تەکیدیش ڕوبەڕووی دەبێتەوە. لەگەڵ نزیکبوونەوەی ئاوابوونی خۆری داعش لە عێراق مەترسی سەرهەڵدانی ناکۆکی نێوخۆی و مەزهبی لە نێوان پێکهاتەکان زیاتر دەبێت بە تایبەتی لە سنووری پارێزگای کەرکووک. بەشداربووانی پانێڵەکەش باسی ئەو ناکۆکی و مەترسیانە دەکەن کە پێشبینی دەکرێت دوای نەمانی داعش ڕوبەڕووی شارەکە ببێتەوە. لە ڕاستیە خۆی کۆمەڵێک ترس و هەڕەشە هەیە لەسەر کەرکووکایە. کەرکووک ناتوانین کە بی دراستەتی کەرکووکی بەدەر لە دراستەتی ئەقلیمیان دراستەتی دووەلی ئەو مەترسیانە ئەوان لە دوای کەرکووک و ئێمە چۆن بتوانین مەسەلەی ڕیفراندۆم بکەین جێبەجێکردنی مادەی 130. بەڵام حقیقەتێک هەیە لێرە ئێمە بیزان ئێمەی کورد لە کەرکووکایە یعنی بڵێن لە کوردستانم پۆستمانەوێ یان خاکمانەوێت ئێمە ئەوەی گرنگە لەلای ئێمە ئیسە کار بکەین بۆ ئەوەی خاکەکەی خۆمان بەدەست بێنەوە با تەرکیز نەکەینە سەر پۆستەکان. وەزعی کورد لە کەرکووکە ئێستا لە باشیەدا بەڵام ئەگەر بێت و استراتیجیایەکی جوانمان هەبێ ئەوەی بەدەستمان هاوردووە لە دەستێدێ. کەرکووک جیا لە شارەکانی دیکە فرێڕەنگ و پێکهاتەیە. ئەم پێکهاتانەش قسەیان لەسەر قۆناغی دوای داعشە و مەترسیان هەیە ناکۆکی جۆرا و جۆر لە دوای ئەو هێزە بێتە ئاراوە. بەڵام هەوڵەکان بەو ئاراستەیەدان کە هەمووان پێداگری لە بنەمای لێک تێگەیشتن و چارەسەری ئاشتیانە بکەنەوە و چەرمەسەریەکانی خەڵک و شارەکە بە نەمانی داعش بنەبەر بکرێت. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.